مثل ما تشوفون احنا اليوم اختارينا زي كردي، يعني تقديم هذا الزي يعني فد هديه للشعب الكردي، انه نضحي يعني شلون موجود اخوه ماكو فرق يعني. فاختارينا هذا الزي ودمجنا بين الدبشه العربيه والكرديه. والله الهدف من المؤسسه مثل ما تعرفون هي المخيم نازحين، اكيد لتوعيه الاطفال، لاخراج الاطفال من هذا الوضع الجاي يصير كوضع امني. بەشداریمان کردو لەم هەفتە بازاڕدا بۆ ساکردنەوەی بەرهەمەکانمان. بەرهەمەکانمان بە هەرزانترین شێوەیە پێشکەشی هاوڵاتیانەکەین. بەرهەمەکانمان خۆی دەبینێتەوە لە کاڵەکە، شووتیە، کولەکەیە، خەیارە، فاسۆلیا و بیبەرە، هەر لە چاندنی بەرهەمەکانەوە هەتا پێگەیشتن و هەتا ساختنەوەی بەرهەمەکان بە دەستی خۆمانە کچوو کوڕ بێت جیازی ئێمە کارەکەن ڕۆژانە. بەرهەممان هەیە دەمانەوێت بە بازاری بکەین، وا لێرە ئەم شوێنەمان اختیار کردووە کە بتوانین بەرهەمەکانی لێ ساخ بکەینەوە. بەرهەمەکان هەمووی سروشتی لە نرخێکی گونجاودایە، بۆیە داوا لە شاری سلێمانیکەین کە بتوانن لەم جۆرە شوێنانەیە پێداویستەکانی خۆیان دابینکەن. ئێمە لە کواڵیتی و لە هەمە چەشنی و لە جۆرایەتی کەلوپەلەکان ئێمە دڵنیاین. کامیرە دوو جۆرمان هەیە، هەیە لە ژوورەوەیە، هەیە لە دەرەوە، هەیە خارجیمان هەیە، هەیە داخلی. خارجیەکە هەیە بۆ دەرەوە بێ، ینی شارع پیشان جادەکان پیشان بدا. ئەوەی ژوورەوەش بەس بۆ ناو دوکان تشتە، بۆ دەرەوە نابێ. کامیرە سوودی هەیە بۆ هەیە مڕاڵ ئەفرێنن، ینی لە ماڵەکان دایانێن، هەیەن دزی لێکەن، دزیەکەن لە ماڵەکان. کامیرە هاوکار بوو بۆ ئەوانەی هاتن داعش بۆ ناو کەرکووک. کامیرەکان پیشانیاندا سێریان کرد، کەشفیان کرد، داعشەکان تریانی کەشف کرد، هاتن ناو کەرکووک. پێشمەرگەکان سوودی لە کامیرەکان هەڵگرت، سێریە کرد، وتیان بردیان جیازەکەیان برد، سێریان کرد، ئەو شەخسانەی ناسیەوە کە هاتبوو ناو کەرکووکەوە.